لە دوای ساڵی 2003ەوە ناوچەی بازیان لە ناوچەیەکی کشتتوکاڵیەوە گۆڕدرا بۆ ناوچەیەکی پیشەسازی. ئێستا زیاتر لە 130 کارگەی گەورە و مامناوەند و بچووک لەو ناوچەیەدا بەگەڕخراون. ڕێکخراوەکانی بازیانیش بوونی ئەم ڕێژە زۆرە لە کارگەکان و پابەند نەبوونی بەشێکیان بە ڕێنماییە تەندروستی و ژینگەییەکان بە مەترسی گەورە بۆ سەرژیانی دانیشتوانەکەی دەزانن. بوونی پاشەڕۆی کارگەکان و دووکەڵ ئاسمان و زەوی ناوچەکەی ئالوودە کردووە. بەمەش مەترسی لەسەر ئاوی شێرزەوی دروست بووە. ڕێژەی توشبوون بە نەخۆشیە کوشندەکانی هەناسەدان و شێرپەنجە تەنگی بە خەڵکەکە هەڵچنیوە، بەڵام تا ئێستا نەتواندراوە بەر بەو مەترسیانە بگیرێت. ئێمە لە ساڵی 2015 ئەو شوێنی کە پێڵەن شوێنی گەشت و گوزار جیاب کرێتەوە. ئێستا بۆ منە لە دووکان ناهێڵن پرۆژەی چەڵگەی پەلەوەری دروست کرد لە ناوچێکی سیاحیە. بازیان کە ناوچەیەکی کشتتوکاڵی گەشتیاری بوو باشە، ئێستا بۆ ناوچێکی پیشەسازی ئەمە ئەکرێ بە یاسا ڕێک بخرێ. ئەو فۆتۆکۆپیەی واتە ئەو بەرنامەی کە لە وڵاتێکی تر جێبەجێ ئەکرێ و وڵاتەکە نەک 150 کارگەوەکو بازیان نەک 200 کارگەوەکو سنووری ئێمە هەزاران معمەلیشی تایەوەکو ئەڵمانیا و یابان، بەڵام بە یاسا ڕێکی خستووە، فلتەرێشنی بۆ کردووە، معالەجەی خاشاکەکەی کردووە، معالەجەی هەوای کردووە، معالەجەی ئەو ئاوەڕۆی کردووە کە لە کارگەکە دەرەچێ و دانیشتوانیشی لێ. ئێمە لە ناچاریە لە ساڵی 2015 بە راپۆرتێکی ئەنجومەنی پارێزگا داوامان کرد لە وەزارەتی پەیوەندیدار لە وەزارەتی پلان لە ئەنجومەنی وەزیران وتمان یا کارگەکان ڕێکوپێککە یا خەڵکەکەی با بڕوا لە سنووری پیرەمەگرونە لە سنووری قڕگەیە لە هەر سنوورێکە لە سنووری کەنەکەوەی جێ بکەنەوە. ئێکەس جواب ناداتەوە. چۆن حکوومەت جوابی 6 ملیۆن هاوڵاتی نایەتەوە کە ڕۆژانە هاوارەکەن شێواژ ئەوەز بۆ شێوز جواب نەدراوە. تا ئێستا من جوابم بەدەست نەگەیشتم. بەڵام ئەمە بابەتێکی قورس نییە، یعنی بابەتێکی ئەستەم نییە. لە ساڵی 2015 بە راپۆرتێک کە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئامادەکرا ڕەوانەی وەزارەتی پلاندانان و ئەنجومەنی وەزیران کرا. تیایدا مەترسیەکانی کارگەکان و پابەندنەبوونیان بە ڕێنماییەکان خرانە ڕوو، بەڵام وەڵامی راپۆرتەکە نەدرایەوە. تا ئێستاش ئەم پشتگوێ خستنە بەردەوامی هەیە. ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئێستا لیژنەیەکی پێکەناوە بۆ بەدواداچوون لە کارگەکانی بازیان و مەترسیەکانی پاشەڕۆی کارگە و پاشەڕۆ ئاژەڵیەکان و ئاوەڕۆکان لەگەڵ خاوەن کارگەکان کۆبوونەوە و دەڵێن لە دوای ئەو کۆبوونەوەیە کارگەکان پابەند دەکرێن بە بڕیار و ڕێنماییەکانەوە. وەکو خۆتان نەزان لە ساڵانێکی زۆر بگرە لە ساڵی 2013 تا ئێستا چەندین لیژنە دروست کراوە. ئەم لیژنانە هەمی ڕۆشتون و کۆنووس کراوە و ڕاستپارێک چاکیان کردووە، بەڵام تا ئێستا بەداخەوە وەکو پێویست کردداری لەسەر ئەرزی واقع بە شێوەیەکی زانستی چارەسەری تەواو بۆ پاشەڕۆکان نەکراوە. ئەم لیژنەی ئێمە لە هەموو لیژنەکانی کە جیاوازە. ئێمە ئەڕۆین سەردانی شوێنەکانەکەین، گرفتەکان چارەسەرەکەین و لە هەمان کاتشا چارەسەریش بۆ گرفتەکان دیاریەکەین و دوای چارەسەرگیری بەردەوامە بین بە دوای کارگەکانە بە دوواداچوونی بۆکەین بزانین کارگەکان تا چەند ئیلتیزامەکەن بەو شێوازە چارەسەرەی کاو بۆماندانە. لە دوای بەربڵاوی کارگەکان و ڕۆژ لە دوای ڕۆژ زۆربوونیان لە بازیان داوا کرا ئەم ناحیەیە بکرێت بە ناوچەیەکی پیشەسازی و لەبەر مەترسیەکانی دانیشتوانەکەی بگوێزرێتەوە بۆ شوێنێکی دیکە، بەڵام نە ئەو بڕیارە جێبەجێکرا و نە زۆربوونی کارگەکان و پابەندبوونیان بە ڕێنماییەکان سنووردار کران. ئەوەش مەترسیە تەندروستی و جینگەییەکان لە بازیان ساد لە دوای ساد زیاتر دەکات. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.